بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بەرنامی وێنەکانی دوێنێ پێتان شادە بم. پێشەوەی بچینە خزمەت میوانەکەمان بە پێکەوە هەمومان ئەم پرۆفایلە ببینی. شاری سلێمانی شارێکە پڕ لە جیاوازیەکان. دەمێک نییە دروست بووە بەڵام مێژوویەکی قوڵی هەیە لە کەسایەتی و نووسین و ئەدەب و پیشە جۆراوجۆرەکان. جێگای قسەی خۆش و جێی ململانێ کۆمەڵایەتی و سیاسیەکانە. سەرڕێی کاروانی بازرگانی ناوچە جیاجەکانی ڕۆژهەڵات و باشووری کوردستانە. ئەم شارە زۆر شتی هەیە شانازی پێ بکە. لانکەی زۆر کەسایەتی مێژوویە. لەگەڵ ئەمانەشدا ناوبازار و کار و کاسبی هەل لە کۆنەوە گەرم و گوڕ بووە. ڕۆژانە و تا ئێستاش چایخانە و چێشخانە و شوێنە گشتیەکان لە پیاوی زیت و خۆشمەشرەب و نانی حەڵاڵ پەیداکەر زۆرن. یەکێک لەو خانەوادانە ماڵی باشتی حەمەی زەینەبە کە خاوەن چایخانەیەکی بەناوبانگ بووە. لەم بەرنمەیە میواناری یەکێک لە کوڕانی ئەم بنەماڵێمان کردووە کە لە ڕۆژی 1 ساڵی 1949 لە گەڕێکی گاورانی سلێمانی لەدایک بووە و کوڕی کاکە حەمەی زەینەبی چایەچی و شکوریەخانی عەبلی عەبانە. کاکە سەلاحی حەمەی زەینەب هەتا پۆلی چوارەمی ئامادەی خوێندووە. ساڵی 1974 بۆ یەکەم جار لە شارەوانی سلێمانیدا دەمەزرێت و پاشان بۆ ماوەیەکی کەم دەگوازێتەوە بۆ بانکی سەلام و بەهۆی سەرقاڵی بە کار و کاسبی ناوبازارەوە واز لە وەزیفە دەهێنێت و خۆی سەرقاڵ دەکا بە چێشخانەوە. لە هاوینی ساڵی 1984 لەگەڵ خات و بەهرە محەممەد سەعید زەماوەند دەکات و دەبنە خاوەنی سێ مناڵ بە ناوەکانی چرا، کاڵێ، بۆکان. کاک سەلاح وێڕای کار و کاسبی ماوەی 10 ساڵێک دەبێ وتاری کۆمەڵایەتی و ئەرشیفی شاری سلێمانی لە گۆڤاری سلێمانی بڵاو دەکاتەوە. ئەو هەمیشە خەریکی کۆکردنەوەی ئەرشیف و چیرۆکەکانی ژیانی شاری سلێمانیە و بە هیوای ئەوەیە لەم بوارەدا زیاتر زانیاری کۆبکاتەوە تا لەو ڕێگەیەوە زیاتر خزمەت بە کولتور و ئەرشیفی سلێمانی بکات. میوانی ئەمجاری بەرنامەکەمان کاک سەلاحی حەمەی زەینەب کەسایەتێکی دیار، کەسێکی کاسبکار، دواتر ئارەزووی ئەرشیف و نووسین و چەندین وتاری هەیە لە گۆڤاری سلێمانی. بەنای بەرنامەکەمانەوە گەلێک بەخێراتم دەکەین. زۆر سپاس دەکەم کاگاسۆجیان. هیوادارم هەر سەرکەوتوو بن لە بەرنامەکەتانە، شوێن دەستان دیارە، نەفەسێکی تازەتان کرد بەبەری ئێمەیە. زۆر سپاس دەکەم. کاک سەلاح، ئێمە ئەمانەوێ لاپەڕەکانی مێژووی ژیانی تۆ بە وێنە هەڵبینەوە. ئەمانوێ سەرەتا بزانین ئەم وێنەیە کێوکێن. ئەمە مامە لەگەڵ باوکمە. کامیان باوکتە؟ جل کوردیەکە. باشە. کەواتە بە ڕەحمەت بێ ئەمە حەمەی زەینەبە. بەڵێ. باسێکی حەمەی زەینەب مام بکە. حەمەی زەینەب باوکم ئەندامێکی کارای حیزبی شوێعی بووە. باش. لە شلەکانەوانی. باش. کاری سیاسی کردووە لە مزەهارەکانە هەمووی بەشدار بووە. باش. دوای ئەوە ئینتیمای کردووە بۆ حیزبی شوێعی. بەڵێ. لە لە هینا بوو 59 بوو مقاومە شعبی. باش. بەڵێ. سلاحی دوای با بڵێن دوای ئەوە سلاحی یانزەتیری کردو شانی مقاومە شعبی بۆ خۆم مناڵم بە دوایە ڕۆشتوم لە بەدێکی سەراوانە ئیسعراز کراوە هەمووی تا حەمی سلەیمانی. مناڵێکی وردم دزاشەیەکم لەبەرا بوو ڕاست چەپ ئاوریە نایەمە باوکم ئەڕۆشم تا حەمیە لەگەڵ بۆ موقع. بەڵێ بەبێ ئەو بزانێ بەڵێ بە تەنیشتێوانێ بە تەنیشتی و ئەڕۆشتم نەڕاست نە چەپ ئاوڕی لێم نایەوە کە گەشتی نەحامیە ئەو وەختە نەقیب بوو، نەقیب لەتیف ئەکە ئەم پێیان عەقیل لەتیف. ئەو وەختە ئەو ئامری مەقاومە شعبی سلەیمانی بوو. خوا لێ خۆش بوو ڕەئیس لەتیف ئامری مەقاومە شعبی بوو. بەڵێ تەواو کە گەشتی نەناو موقعی سلەیمانی خێرا باوەشی پیا کردم نووسانی بە سینی خۆیوانێ و ئاوێکی ساردیامێن لەگە کوبەیەکی عەلیماری بکڕین. کوبەی عەلیمار لە موقعی سلەیمانی. ئەمە چی بۆم کوبە؟ کوبەی لەس عەربانەی فرۆشت ئەیان برد بۆ مقاومە شعبیەکان. بەڵام بە پیشەیەکی چی بوو؟ اینجا دوای ئەوە لە یەکێتی نیقابەکانی سلەیمانیە پێش ئەوەی کە لە زمانی مەلیچیە یەکێتێکیان دروست کردووە لەگەڵ عەلی غەمجینە بە دوو قۆڵی زۆر بن طبعاً
بەڵام ئەو دوانە کەسانی تێدیار بوون زۆربەی کۆبوونەوەکان لە ماڵی باوکم بووە هینی یەکێتینی قابەکان پیان زۆر یەکێتینی قابەکانی سلەیمانی کرێکاران خزمەت وزار خەدەمات دەلاک حەمامچی چایچی مەطعەمچی باش بەهۆی ئەوەی کە باوکت چایەچی بوو لەو گروپە لەو نەقابەیە ئیشیە کرد یعنی خۆی پیشەوەەر بوو بەڵێ پیشەوەەر بوو اینجا دوای ئەوە کە شۆڕشی چواری تەموز کرا ئیجازی نقابیان نایە باش لەگەڵ عمەری ئەجیا کە ئەمە ڕسمەکەیەتی ئەم لەسەر لە قایمی پارتی دیموکراتی کوردستان 3600 دەنگێنە بە ئێتیخاباتی ئەمە بەڕەحمەت بێ عمەری ئەجەی ڕئیسی نقابەی خەدەمات بووە لە ساڵی 56 بەڵێ لەسەر قایمەی بە ئینتیخابێکی حڕی نزیهی شەریف زۆر محتەرمانە 3600 دەنگی هێناوە باوکم لەسەر قایمەی حیزبی شیوعی 3400 دەنگی هێنا باشە ئەوم بۆ باس بکە بە پیشە ئیشی چایەکی بوو 25 ساڵ چایخانە من هەموو 25 ساڵ لەکوێ لە بینی دوو سینەما بەرامبەر سوچی مزگەوتی ئۆقاف ئێستا ئەو دوکانە هەرماوە 70 ساڵە بەدەست خۆمانەوە هەر بەدەست خۆتان بەدەست براکانمەوە و خۆمانە ئیجاکردن باشە چایخانەکەی ئیتر چایخانە نەما وەکو چایخانە بەڵام خۆی ئیشی چایەتیەکە چایچیتی بوو خۆی دوو شاگرد زائیدەن من باش ئەم وێنەیە چێوچێ ئەو ئامۆژمە عەرەبە باش ژنی مامە ئەوەش دایک کاتە ژنی ئەو مامەتەکە ڕسمی لەگەڵ باوکتا گرتووە باشە ئەمەش دایکتە بەڵێ ئەوە دایکمە باسێکی دایکمان بۆ بکە دایکم کچی مام عەبدوڵڵایە کە بە عەبلی عەبان مەشهورە باش بەڵێ ئەمە ئەبێ ساڵی چەند شووی کرد بێ بە باوکێ 48 باوکم خەڵکی دەی ناچیتە کنیشی بۆکان لە ساڵی 1920 هاتوونە شاری سلەیمانیە گەڕێکی شێخان دانیشتن لە بۆکان بۆکانیە دەی ناچیت لە ئێستا ناچیت نووساو بۆکانەوانێ باشە ساڵی 25 بە بنەماڵە هاتوون بە بنەماڵە هاتوون لە ماڵی تەنیژ ماڵی شێخ حەفید لەو کۆڵانەی ئەوانە خانیان کردو بەگرێ باشە دایکێ بە ئاسڵ خەڵکی سلەیمانیە چۆن ئەم دوانە یەکتریان بینیوە چیرۆکی ئەوە چۆنیان بۆ جێڕاوی کردەوە ئاسۆجان جاران بینین نەبووە باش بینین نەبووی کچێک لە ماڵێکا بووە وەختی شووی بووە بۆ داوای بۆی هەڵاوە چون بە دوای ناوی چی بوو دایکێ ناوی شکوری بەپێی ئەوەی کە من لەگەڵ جەنابێت دانیشتوم پێ ئەچێ دایکە بەڕەحمەت بێ زوو کۆچی دوایی کردبێ بەڵێ بە گەنجی کەم لێ خوای کرد چونی 2 ساڵ تەمەنی بوو باش حەو مناڵی وردی بەجێش دوای خۆی گەورەکان من بوو باش خوافیک خۆش بیە باسێکی ئەمێنێم بۆکە ئەمە فەرعەپانەکەی بەرامبەر کابلی فەرعەپانەکە برایم پاشایە نهاتی برایم پاشا کەبابوەلی فەرعەپانەکە ئێستا هەمووی دکتۆرشتە و فەرعا دکتۆر و سەیدەلیوشتە ئەو باوکمە دایکمە ئامۆژنە عەرەبەکەمە لەگەڵ ئەمە سەلامی برامە باش ئەمە لەو تەمەنەیە 3 ساڵ و نیو بوو دایکم ئەبی خۆی کرد ئەمە لە کۆتایی ژیانی دایکتایە بەخوای تر 3 ساڵ و نیو بوو 3 ساڵ نابێەوە تازە پێیگرتووە 3 ساڵ و نیو بوو سەلامی برام دایکم ئەبری خوای کرد ئەمەش خوشک بن باشە وتی ئەم شوێنش لای کەبابوەلیەوە بەڵێ خانووەکەی ئەومانە برایم پاشا لە ساڵی 56 ئەو خانەمان دروست کرد کاتە ئەمە باوکتە ئەو باوک باش پەیوەندی نێوان دایک و باوکێ چۆن بوو ئەوەی بیرێ بێ وڵی پەیوەنی دایک و باوکم من کە لە بیرم بێ باوکم چایچی بووە باش کە هاتوتۆ ناو پەنجەکانی ڕەشی قمەی ڕەش بووە قاچی شایخەنە خۆ دەزانین ڕەشم ئیش کرد بانی سواری بانی ئێستاەوە بۆ 11 شەو تەشتی بۆ داناوە قاچی بۆشتووە لە ناو تەشتەکەیە ڕەشەکەی قاچی لێکردێتەوانی هەمووی بە خوێواو بۆشتووە ئەو نەخزمەتی کردو لە پای ئەو کاسپێ زۆری هەنگ ئەخولێتەوە بە دەوری گوڵا ئەو نەخزمەتی کرد خوافیانکە بەڵێ اینجا دایکم مەشهور بوو بە پاکوتەمیزی کاکە ئاسۆ یەکشی کە پێڵێم لە گەڕەکە هەچی جلی هەیە و بردە هەیە لەسەر لە دایکمەوە فێر بوون ئێستا گەڕێکی برایم پاشا و حاجیحان شایەتی ئەو مۆزوعان شکوری خان یەکەم کەس بووە بۆ پاکوتەمیزی لەو گەڕەکە یەکەم کەس بووە کە نەعلی داناوە لای قاپێکەوەنێ بۆ میوان کە نەیە بۆ سەرۆخانەکەمان شەرقی بووە لە زستانە نێتە ناوەێ نەعلی داناوە خەڵک تعلیقی لێە لەو وەختەیە لەو وەختا تعلیقی لێ ئەنە شکوری خان تەبیعەتی عەمەلیە کاکە ئەوە ڕاست بووە ڕاستەوە بەڵام ئیفراتی شیتیان نەکردووە
سێژدا ئەیدانا بوو جوونی تەرکرد بوو لە بەر قاپیەوەی ئەبوای پێڵاو دابکەنە نعلە پێکردایە ئەمە ساڵی 60ەکان ئەو فکر بۆ ئەو مێژووە ئەوە زۆر بوو زۆر بوو ژنانی گەڕێک ماون لە ژیانە ئێستا شایەتی ئەو مۆزوعایە. باشە کاک سەلاح من پرسیارێکی کەم هەیە تۆ باسی ئەوە کرد کە 25 ساڵ باوکو چایەتی بوو هەڵبەتە تۆ شاگردی ئەو بوویت. بەڵێ شاگردی بووم وەڵڵا ئەمرم 10 ساڵ بوو. بەیانیان زوو تەبانە چوون بۆ چایخانە ئەو کاتە باوی چی چایە بوو چای زۆر بەناوبان کە لێ بندرێت چای ئەبوو فیلێکی تیا بوو دوو چای نوع چا بوو. فیلەکە چی بوو تیا بوو؟ بەخۆ بۆ ئیدعایەتیان هەدیە ناو چاکە بوو؟ هەدیە بوو هەڵماتیان تێکرد دڵی مناڵیان پێخۆشە کرد لە سنووقی گەورە بوو سنووقەکان مکعب بوو ناوەکەی بۆڕەقی جیرا چووکە بە باخیرە هات بۆی شەی لێنەیە دوو نوع چایان لە ماڵەوە تێکەڵاوە کرد بەتانیان ڕاخست ژنی گەڕەگە هاتن ئەم چیان تێکەڵاوە کرد بۆنەکەی چوو دەرەوەنی بۆ دەرەوە. کاک سەلاح تووکەواتە ئەزمونێکی باشی لەگەڵ چالێنانە هەیە ئێستا خەڵک حەو نەوعیش چا تێکەڵاوەکە ئەو تامەی نییە چا چۆن ئەبێ لێ بندرێت با خێزانەکەیش فێر بێ بە جوانی چا بەڵێ ئەو وەختە خاکە خەڵوسە بوو فەردەی بە 600 فلسخۆم لە بیرمە ئەم کڕی دەچی دروستەکە خاکی خەڵوزەگیرا وردەی خەڵوزەکە ئەخرایەوە ژاخکەوە گەشایوانێ وەرەخشیانە قسە بینی قۆرەکە و خاکەکە وەرەقی چاکە وەرەقی سنووقی چاکە ئەخرا بینی خاکە و قۆرێکەوانەیە باش قۆرەکان هەمووی قەیدی تێگیرە قۆری بوو شوشە بوو لەسەر خۆ ئەم چایە دەمێکێشە لەسەر خۆ ئەوە نییەکو ئێستا بیکڵێن و بە ئاگری 1500 قوڵپە قوڵ و چا بکڵێ ئەو وەختە خاکەکە وەرەقیان لە بینادانە قۆرەکە لە بینیا بوو وەرەقە لە بینیا بوو بەڵێ بۆ هێواشی بڵێ بۆنی چاکە کە تی ئەکرد باوکم کە تی ئەکرد لەسەر شەوسەکە بۆ نەکرد حێل و ئەوانەشی حێلتی ناکردن بەدەن بۆنی چاکە و نەخۆ ئێستا ئەمەی کە ئەم چای کە ئێستا هەیە هەمووی بۆ معتەری دەستکرد دەتێت چای فیل و چای چیتر دوو نوع چا بوو دوو نوع چا بوو نا فیلیان تێکرد فیلیان تێکرد دوو نوع چا بوو لای عەبێ هەمە خەیادەمان کڕی لەگەڵ شەکر لە بیرمە شەکر بە دینار 100 کیلۆ یەک فردەی 100 کیلو بە دینار خۆم پارەکەم بردوو بە عەبێ هەمە خەیات. باشە لە چایخانەکەی ئێوە بێژگە لە چا چیتر تانە فرۆشت؟ شەربەت لە ماڵەوە دووسمانە کرد شیلەکەمان بە خستی هێنا بەڵێ بە حێل و بە ڤانیلا و بەڵێ ئەوە شەربەتەکە بە خستی باڵینەمان لەسەرا بوو ئێمە باڵینە فەلاحی برا بەڵێ باڵینە چییە؟ باڵینە شتێ بوو ئەوە خڕ بوو بە پرۆدوسیانەکە بۆی سەرمان نەسووتیە چونکە زۆر جار شیلەکە بە گەرمی ئەمان بۆ دوکان لە پاشاوانە من ئەم شیلێ مەخسە سرم بوو دوکانی باوکم بۆ بەرسی نەما باشە ئەم شیلێت تێکەڵاوی ڕەنگەکرا ڕێنگی نەکات تێکەڵاوەکرا بەڵێ ڤانیلا گوڵاو حێل باش ئەو نەخۆش بوو شەربەتەکەی تێرە لەلا خوارد اینجا زائیدەن کۆکاکۆلا بیپسی کۆلا سۆدۆ سیفۆن عەسیر باش ئەمانە هەمووی لەگەڵ ماسەم عەسیر لامیان هەرزانتر بوو هەرزانتر بوو چونکە سەنعەتی بحەلی بوو بێجگەلەوە کرێکاران و مشتیش بانیان نانیان هەر لەوێ خوارد. ئەجا باسی بەوە بکەم کاگا سۆژیان ئێمە وەختی خۆی من باسی مناڵی لێپرسیم بە مناڵی 10 کیلۆ 8 کیلۆ 7 کیلۆ گشتەکرم بە ئەمرم 10 ساڵ بووە یاوە بخۆم ئەو دوکانی باوکم من تینووی خەو بووم لە گەنجێتیە تێر نەخەوتم ڕەنجت داوە بەڵێ 8 کیلۆ 7 کیلۆ شەکرم ئەیە بە کۆڵمە ئەهاتم شەکرم دانا کتێبەکان بەدەستمەوە بووە بەدەستمەوە ڕاکە چۆنانی عاشە بکڕە پەنجانانی عاشەمەکڕی نانی فرسێکمان زیاد بەنانەوە بۆچی پیانەوە نانی عاشە لەبەرەوە هی میلەت بوو نانی عیش بوو بڵێ بۆ مەطعەم و چایخانە ممنوع بوو ئەگەر مەراقیبەکە دەستەوەرە نانەکەی پێ بگرتی تایە عقوبەی ناناوکاییە نابێت چایخانە مەطعەم ممنوع بوو. باشە ئەگەر وانە بۆیە خەڵک نانی لەکوێ کڕێ و کاتەوە والله ئەوکەیفی خۆت خۆیان کڕی ئەزایی نانۆ عاشەکە مهم ئەو بتو لەبەر دەمی نانەخوانێ نەگیرە بەدەست بەدیل هەبوو بۆ نان ئەگەر عاشە نەکڕیان بەدیل نەبوو ئەینانی تیجارەکە لە هەفتایە هات ساڵی هەفتە ئەو نانێکی تر بوو نانێکی دەفلیس بوو ئەگەر ماڵێ نانی تجاری بخواردایە ئەدی ئەو ماڵە ڕاقین با بێزیان نانی عاشەوە نانی تجاریە نانی تجاری اینجا باسی ماڵی بۆ نەگەڕێت کاگا سۆجان دوای ئەوە چوم پەنجانانەکەم دانا ڕاکە پەنجا قەیماق بێنە قەیماقی بە سیفلیس دوای ئەوە مسافری قەڵازی و ڕانی و پێنجم بەڕێ بکە نەخڵاتەکە تەنیشمان بوو نەقلیاتی نەخڵاتی قەڵازی و ڕانی و تەنیشمان بوو شوونی تەلاری نەقیبی ئێستا با بڵێن نەقلاتەکەی ماڵی حەمەی فەرزەفەری باش کە ئەوە من
مسافری قلازی و ڕانیەوە پێنجوو من بڕێ کرد نانێکمە خوارد دەستمە کتێبەکان بۆ مەکتەب بە قورئان لە مەکتەبە خەوە بردنەوە لە سنفا خۆم لێکە و حتا سەفرێکیان کردم بەهین بە سەعبەت لەگەڵ گەنجی عەشیرەکەمان تایفەکەمان وتم من مەتەڵێکتان پێ ئەڵێم ئەگەر زاینتان $100 من هەدیەتانمێ $100 ئەم وتی بەتەڵەکە چییە و چی نییە و وتم ئاواتێکم لە دڵا بووە وەختی خۆی ئەگەر زاینتان لە گەنجیە من ئەواتم چییە شەر بێ $100 ببێ یەکێوتی سەفەری خارجە یەکێوتی سیارە هەبووە یەکێوتە ژنی جوانێ ببووایە وتم لە تەنزانی بەخوا باوکم هیچیان نەتانزانی وتم کوڕم من تێرخەونم و مەمناڵی ئاواتم بۆ خەوم لێ بکەوێ هەتا سەفەرێکیان با پێ بڵێ مەشو بۆ جەرمۆ کاکاسۆ شەکرم بە کۆڵەوە بوو ئەو وەختە جادەی ئۆریزبەک نەکرا بوو بەبەر ماڵی تۆفیق قەزازە هاتیت لەبەر بەرسەکۆ هەبوو بەرسەکوی ماڵی سۆفی ساڵا بەرامبەر هەمای بیستەچنار بوو خەوم لێکەوت بە شەکرەکەوانیە باوکمە چێ بوو دوکان ئەڵێ سەلا قاش بخێن سەر ئەو دەڕایمە بابیکەم و بێت لاودین نوێ ئاخ دەڕاوەکە ئاوڕەتێم لە دواوە نیم یەتۆ بە دوامە گەتۆ لە خەبەرمەکەتەوە بە شەکرەکەوانی لەسەر سەکۆکە خەو لێکە خۆم لێکەوت ئێستا مناڵ بۆ شێوەیە نییە ئێستا هەموو شتێکیشی بۆ فراهەم کراوە بۆ دابین کراوە هێشتا ڕازی نییە کاوە بەڕاستی خەوشە کاکە ئەی ئەم ڕسمە چییە؟ ئەمە مەسیفەکانە بۆکم زۆر عاشقی گەڕان باش گەڕان هەتا لە حەفتاکانەش و بەقایرە چیە نەمانە ئەمە عوسمان شاژە با پێ بڵێم ئەوە باوکمە کەواتە ئەمە یەکەم پانتۆڵە پێکە باوکتە ئەو عوسمان شار باژێ ڕێ هونەرمەند باش گۆرانی بێش ئەو فایقە ئێستا زەرنگەرە ئەوەش ڕۆشنچی باوکی خەلیسنچی ئەوەش عەبدوولە کە ئێستا وەختی خۆی لە وەرزی باگ بوو ئەوە ڕۆشنچی ئەمە ئەمسەرێ سەیرانێکی ئەو کاتەیە سەیرانێکی ئەو ساڵی حەفتاکە کەواتە تو ئالەم سەردەما بوو خەوە لێکەوت لای ماڵی لەوە ناسک بووم ئەم 10 ساڵ یان ساڵ بووە 8 کیلۆ 8 کیلۆ شەکرێ ناو بەکۆڵما بۆ شایخەنەی باوکم ئەلەم سەر لەم کات لەو تەمەنەیە باش 10 ساڵ یان ساڵ باشە کاکە پرسیارێک توخوا ئەمانەی چێن خوشک و براکان من باش خوشەکان من ئەمە خوش من شکر هەمیان ماون یەکیان نەماوە کامیان تانیا ئەوە نەماوە ئەمەی دوو مناڵی جوانی بەجێش دوای خۆی باش ینی هەمیان خوشکی خۆتن خوشکم ئامۆزاشمی تایە ئامۆزاش ئەمە کوێ ئەم شوێنە ئەوە حوشەکە منە بەر حوزەکە برایم پاشا ماڵی خۆ برایم پاشا ئێستا ئەمانە هەموو لەوانێت شەستەکانە تایەتی ننکە ئەمانە هەمویان وەنی ننکیشی تایە ئێستا وڵاتایەتی یعنی تایەتی بووە بە نەنکیش باش لە ناو ئەلبومەکەی جەنابتە هەندێک وێنەی زۆر جوان هەن کە پەیوەندی بە ژیانی خۆتەوە نییە حەزەکەم بزانم پێم بڵێ ئەمانێکی ئەمە وەستاکری کۆرە ئەمە وەساکری ئەمەی خوارەوە کە دانیشتووە ئەوە ساکری کۆرە ئەرمەنی بوون لە دەی ئەرەب کیریەوانێ لە تورکیاوە لە قەتڵ عامەکەی کە کرا سوارێ حەمیدیە پێکردن بەڵێ 950 لە سیوسیا هاتوون سلێمانی دوکانی کولەرەی بیاناوە لە شوێنی کریکۆر خۆکەمە کاتە ئەمە گریگۆری خاچادۆرە خاچەدۆر کوڕی کریکۆر خۆشی گریگۆر خاچادۆرە کەواتە خاچادۆری کوڕی بەنای باوکیانە نای ئەوە نابێت کولێریانە لە شوێنی پاسەکانی توی مەلیک ئالێویە کولێرێکی دانا ئەم کولێرێکە دانا ئەو نەبوون و بەرامیان کولێری خۆش و پاوتە میزەی کرد جوانەی کرد بزۆر دڵسۆزانەی کرد بەهۆی چیەوە مەناسی دوای دەوام دوکانەکەیان تەنیشتی دوکانی باوکم بوو وەکالەتی شەریکەی مختار و لۆکسیان هەبووی پاکەتیجگەرە 35 ساڵ دراوسێمان بوون دوای ئیژە هاتوو بۆیوە هی قەچەدۆری کوڕی بوو ئەمە قەچەدۆرە ئەمە یەکەمە قەچەدۆری کوڕەکەی بوو بەڵام ئەم کوڕە هەر بەگەنجی مەشلول بوو بەگەنجی یعنی لە پێشاوانە بوو دوای مەشلول من کە چاوم کردو ئەم کوڕم مەشلولی بین خاسەدۆر بەڵێ باش اینجا خەڵک عایلێ بوون لە ناو سلێمانیا پەیوەندیان لەگەڵ خەڵکا زۆر پەیوەندیان هەبوو زۆر کوردیەکەیان حتا پیاوەکی بارەکانی سلێمانی لە بازار ڕژاتیان متاجرەکان لەنەوە بازار لە ئەو دانیشتن لە دوکانەکەی باوکم تەنیشت دوکانی باوکم باش دانیشتن لە دوکانی باڵێن جگەرەکە جگەری لۆکس و شتەکەی کە بەڵێ ئەی ئەمانی ترکیان ئەمە خاچادۆرە ئەمە گریگۆرە ئەمە دایکیانە باشە ئەمە ژنی قاچەدۆرە ئەمە ئارنیسە خوشی قاچەدۆر و کورکێن باشە ئەمەیان کورکێنە کورکێن ماوە
ماوە ئێستاش هەل سلێمانی کورچێن ماوە جاران تەسلیحاتی ڕادیو و تەسجیلاتی کرد ئێستا نەخۆشە پەکی کەوتووە تەمەنیش هەیە بەڵێ ماوە بەڕاستی ئەمە وێنێکی مێژویە بۆ جێگەی شانازیە بۆ سلێمانی ئەو غەریبانە کە ڕویان تێکردووە نەیانتوانی واز لە سلێمانی بێنن ماونەتەوە کاکە ئاسۆ ئەم پیاوە 35 ساڵ دراوسێمان بوو بە باوکمی و لە مناسبەکەنا و دوکان دانانە دوکانی دانانە ئەیو مەهەممەد کورسی بێنە لە خۆت دەبەر دوکان داینێ با دەفرت شان دەڕۆتۆ ماڵۆمناری وردت هەیە باشە ڕاست بەڕاستی ئەمە وێنێکی زۆر زۆر جوان و ناوازە بوو زۆرم پێخۆش بکە ئەم وێنەیە باسێکی ئەم وێنەیەم بۆ بکە ئەوە ساڵی 1946 سیاست مەدار و پێشمەرگە و ئەدیب و نووسەر سعید ناکامە ئەم جل کوردیەکە باش ئەدیب نووسەر نیشتیمان پەروە پێشمەرگە مامۆستایی ئیبتیدایی بووە لە کۆمارە بەڵێ اینجا شاگردی حسێن حوزنی مکریانی بووە لە ئەمری 2 ساڵی لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هاتووە لە مەهاباد لە 2 ساڵ بووە بەهین لە مەطبعەکەی حسێن حوزنی مکریانی و این بووە شاگرد بووە دوای ئەو پیاو لێ دەرچووە ئەو قارەمانە کە هەموو حیاتی نیزال بووە کە کوڕەکانیشی نووسەرن بە هەموو حیاتی بیخێتە سەر یەک 6 مانگ ماڵی خۆیان نووسووە بۆ زانیاری بە ڕێزی و بینەرانی ژێکێک لەوانی کە لەو ئافرەتانی کە چوونەتە سەر شان و نەرمیخانی کچێتی مێژووی شانووی کوردی شانازی لە ساڵی 58 تا یەکەم هەڵپەرچێ لە بەلعەبەکە کە کرا بە مەسەجی شواری دەموزەوەی نەرمیخان ئەوە نیشانی ئەوەیە کە لە ناو خێزانێکی ڕۆشنبیر بەشتیمان پەروەر و ئەو شتانە باشە ئەمەش هەر وێنەیەکی ترە پێم وابێ هەر پەیوەندی بە خێزانی ئێوە نییە ئەمانی چیان بۆچی لای ئەمە ساڵی شەستەکانە وڵی ئەمە بە حکمی حەمەجەلی دراوسی دوکانمان بوو شەستەکە لای باوکمەوە کاسپیە کرد 35 ساڵ شەریکی باوکم بووە حەمەجەلیل باشە 35 دقیقە قسەیان لە یەکی نەبڕیوە ماڵ نەشوی ئەمانە کێوکێن ئەوە نووری مامبرایمەیەکە کەواتە ئەمەی کە کراسە ئەوە نووری مامبرایمە لە کەنەدا ئەمی خۆی ئەمە کابینی شەفیقە شەهید کرا ئەمە حەمەجەلیلە بۆ یەک شەو گیرا بوو یەک شەو ڕسجدا بوو باش ئەمە قاری حسێنەفەنیە ئەمە هەمێ ئەم نەخانە ئەوە قالی کوڵەشینە ئەوە حەسەن زیرەکە بناوی ئێرانی و جیراب کە حدودی شکان و هەدر عێراقەوانەیە ئەمە عوسمانی کوبەیە ئەم دوانی کە ناناسم نەناسی کەواتەمە پێچە ساڵی چەند بێ شەستەکانە ناوەڕاست شەستەکانە باش ئەو کاتێک کە حەسە زیرە گاتووە و لەبەرخباری کراوە کەمە ئێرانی ئەو دیوە و باشە وێنەیەکی تر هەیە زۆر سەرنجی منی ڕاکێشاوە کۆمەڵێ مناڵن ئەمانە چیە کاکی جان ئەمە مەلاتوبایە نەنچی خێزانەکەمە حجرەی هەبوو لە هەڵەبجە لایە لە هەڵەبجە کچ و کوڕیان لەژە دەستی ئەمە گەورە بوون لە حجرەکەی ئەمە فێری قورعانی کردوون حتا ئەوە کچەکەیەتی ئافتاوخان کە خسوومە قورعانی خوێنووە لەبەر بۆویش خوێنوەتی لای دایشی باش خێزانەکەی منیشەر تەلەبێ ئەوە بوو باشە وەکو بزانی بەڵێ ئەمەش عومەری ڕسا خۆی خوێنەواریەکەی لەکوێوە هێناوە نەنکەکە بە حرفای ناسی بە حرفای ناسی خوێنوار نەبوو حرفی ناسی باشە ئەوەش عومەری ڕسا مەناڵبجەیی ئامۆزایانە خۆی و حەو مناڵی لە چیمیایەکە شەهید بوون حەو مناڵی یەکەم شەهیدی زۆر کە یای بێتەن ئەم عیلێ بوو مەزەحی بوون ئەمەش خەزورمە مامۆسای زمانی ئینگلیزی بووە وەختی خۆی لە هەڵبجە لای لە قوتابیەکانی هەڵبجە مهندیسی دکتۆرەکان لەژەسی ئەم پیاوە گەورە بوون وڵا ئەمە وێنەیەکی ناوە سەرنجی منیشی زۆر زۆر ڕاکێشا زۆر مامۆسایکی جدیش بۆ با بزانیت ئێستاژ تەلەبەکانی کەیبین دەستی ماژەکەن ڕاستە وێنەی تری زۆر زۆر جوان هەیە حەزەکەم بزانم ئەمانە چیان کاکێکیان ئەمە جادێ مەولویە بەڵێ ئەمە جەمالی سنگرە باش ئەمە شێغەحمەی شێقار خەجێی پێڵێن بازرگان باوکی برای هونەرمەند یاسین قادر بەرزنجی ئەمە ئەحمەی میرزا غەفورە ئەمە عەلی بەگی کەرکووکە باسیکی ئەو پیاوان بۆ بکە ئەوە چییە ئەوە ستایلی جلەکانی کەرکووکیە دوای کوشتارەکەی تورکمانەکان کە کرا کاریسێ بوو نێوان کاریسەکە دروستکرد بوو دروستکراو بوو دروستیان کرد ئەم پیاوەیتە هەڵکەڕرا لە کەرکووک هاتە سلەیمانی دانیشت حتى كشيء شكر بعمري سيمجي بوشي مالي سيمجي براجني بالصفايا براجني بالصفايا جاب أواني كبيرة بله أما حسين فيني مخاصية بله أما هواية أحماغا أو جزاي بزح حسين أو يمكن بوم تشخيص ناكل بله شو بلا جوكي قررت بو جا صار له بيش بله راس بله راسي وينيشي زور جوانا دەست خۆش بێت تۆشی لاکە بی لەگەڵمانە
ئەم ژنە خانومانی چێ ئەم ژنە خانومانە ئەمە ئامۆژنە باش داکی خەسروی جگەر چییە؟ خۆی ناوی چییە؟ ئامۆژنە شەوکەت شەوکەت خان بەڵێ شەوکەت طبعا نەماوە ئەمە لە حیاتە نەماوە بەڵێ خوافیک ئەی ئەم مناڵە چێ لەگەڵ ئەو خەسروی جگەر چییە؟ خستەوی جگەرچی کوڕەکەیەتی بەڕاستی حیفە شێرەژنێکی ئاوا لە ژیانە نەمێنێ و بەو ستایل و بەو جلو جا چێشی بەو سەر و بەستە و چاکەی گەردەمیە کرد جوان بوو بەداخەوە هەموو شتێکی جوان بوو بەداخەوە ئەم وێنەیەکی ئەمە مەکتەبی ڕۆشنبیرە ڕۆشنبیری ئێستاە مام هاتووە لە بەغا کە سوکار هەمووی لە شخصەکەی ئابڵا خانویان کردبوو باش ئەوە سەیرانێکمان دروست کرد لە شوێنی مەکتەبی ڕۆشنبیرە ئەگەر لێ هەموو چۆڵە منتیقەیە ئەو وەختە ڕاست کاتە و شوێنێک کە پێڵەن شێخ مستەفا بەڵێ شێخ مستەفا بیرمێت کاک سەلاح ئەوە لێات بەهاران چەمێکی بە تافەتافیە بوو ئای دەم خۆش ئابڵاخیان کە هاتنەوانێ لە مەڕەکانیان لەو شەمە ئاویانەیە لەکانیا بەڵام شوێنی سەیرانگا بوو سەیرانگا بوو من پێشم وا بێ ئەگەر بیرم کەوێتەوە ڕۆژانی چوارشەمانیش خەڵکە چوو چوارشەمان بۆ زیارەتەکە بوو بۆ زیارەت بۆ زیارەت بۆ سەیرانی ژاهات بەڵێ بەزە وەختە گۆشت برژاندن عیب نەماوە بووە گۆشت برژاندن عیب بووە نەبوو شفتە و یاپراخ و پاقلەی درێژیانە بردووە نەنە گوناح بوو یاپراخیانەکە شتیانە کرد خواری تێوەختە ئێمە جارێ لە ناو ئەو ژیان و ئەو بیرەوەریە خۆشانی سلێمانیە لەو مەدارا خولینەوە بەڵام ڕێگەم بە وچانێک وەربگرین خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتە خۆشەویستان جارێکی تریش سلااو جارێکیکەینەوە لای کاک سەلاح کاک سەلاح ئەمێنێت چییە ئەم چێ ئەمە خستەی ئامۆزامە لەگەڵ ناسی ڕەزازیە ئەو کاتی کە سەرەتا هات بۆ سلێمانی نەوەڵە هەشتا چوارە ساڵی هەشتا لێرەوە ئێمە ڕێز و خۆشەویستیمانەیە بۆ هونەرمەند ناسیری ڕەزازی کاکە ئەم وێنەیە چییە ئەمانە پۆلیسن سەربازن وڵای ئەمە سەربازن بەڵێ ئەمەیان مامە ئەوەی ناوەڕاست ئەمەیان یەکەمیان ئەمە یەکەم باڵا بەرزەکە باڵا بەرزەکەیان ئەو مامە لە باتی باوکم گیرا بە عسکەر باوکم معیل کردیان بە معیل دایکی ساڵی 48 فەلەستینە مسیلە بۆ سەعاتەکەی هاتەوانێ لێەوە خۆ شەهید بوو خۆ شەهید بوو شەهید بوو لێ ماڵ و مناڵیشی نەبوو ماڵ و مناڵی نەبوو ئەمری 18 ساڵ بوو یعنی هەر لەوێژ نێژرا هەر لەوێ نێژراوە لە فەلەستین بڵێ مسیلە و سەعاتەکەی هاتەوە ئەنجا من لە ڕێیەم بەرنامەیە تەکلیف داوام هەیە ئەوەی ئەو دوو ڕسمە ئەناسیێت خەڵکی سلێمانی طبعاً بێت بەلای من ئەو دوو ڕسمە بۆ ئەوەی کە ئیسیساقێکن خزمیە کەسێکیان لەوانەیە هەرمانە جندی مکەلف عمر محەممەد ئەمین ئەمە کێ ئەمە ئەو من نایناسم تەمەنی من نییە جندی مکەلف ئەحمە حسێن لەگەڵ حسێن ساڵح داواکەم بەرنامەیە ئەوەی کە سوکارین بین ڕسمەکانیان بمەوانێ باشەکەواتە داوا لە بینەرانەکەین بزانین ئەم دوو وێنەیە چێن کە سوکاری بەوەی بینەوەە لە ڕێگەی کاک سەلاح کاک سەلاح وێنەیەشی زۆر جوانە کوڕانی شارن لەوە چێ ئەمە ستۆدیویانگارە باش ستۆدیویانگارە مجموعەیە کوڕانی گەنجی حاجیحان و مەڵکەرین ئەوە دوانیان لە حیاتە نەماوە ئەمەیان برای دکتۆر کوڕێکە حەسەنە دکتۆر حەسەن فەرز دەم خۆش ئەوەی کە هین بوو حەسەن فەرز نا بەقاڵنا حەسەن فەرەجی ناو نەبوو خۆ دکتۆر فاروقی حەسەن فەرز لێرە ڕێز و خۆشەویستیشمانەیە بووی ئەو دوانە نەماون ئەو جەمەلە شاوشینە جەمانی حەمەجان باقی ماوەشکو لە حیاتە ماوە خۆشتی تیایی بەڵێ خۆش پێم وا بێت لە دەسەڕاستەوە بەرەکەم قەمسەڵە لە بەرەکە جەنابتی کە دەستی خسۆتە سەر ئەژنەوە ئەو منە ئەویان جەنابتی کوڕانی شارنی تر کوڕی شار باش ئەم وێنەیە چییە ئەمە نەخۆشیەکە و ئەمە کوڕێکی پورم بوو قاچی تووشی گەنگرین سەرتانێ بوو لە خستەخانی سەرەوەی کەوتووە باشە ئەمە خستەخانی سەرەوانێ ئەمری خواشی کردوە ئەمە ئەوە باوکمە ئەمە باجیمە ئەوە باوکی کوڕە نەخۆشەکەی کەواتە باوکە لە دوای بەڕەحمەت بێ شکوریەخانی دایکتەوە ژنی هێنایەوە بەڵێ ژنی هێنایەوە لەویش خوشک و برات خوشک و برایەکەم هەیە خوشک و برایەکە لە حیاتا ماون لە حیاتا باجیشی هەرما باجیشم ماوە بەڵێ بەڵێ ئەمە لێرەوە خۆشەویستی بۆ نێرین ئەم پیاوە شێیە ئەمە ئەوە فەریدونی حاجیلێ شەربەت چییە لەگەڵ خۆتە بەڵێ لەبەر دوکانی حاجی عەباسە بەردێکی سەرایە حاجی عەباسی باس بەڵێ شار ئاوا چۆڵ ئیتر بە ڕۆژی ڕۆژناش ئاوا سارێ دوانسیان کورد دوو سیارە سیارێکە ڕۆژتای پاڵتۆ لە بەرەکەیان بەڵێ ساڵی هەفتایە بەڵێ وای لەگەڵ کاک فەریدون بەردەیەکی سەرا لای بازاری عەسری ئێستا
ئەم خوشکە بەڕێزە ئەو بارەخانە خێزانمە بارەخان بەڵێ باشە تۆ بارەخانێت چۆن ناسی وڵی لە ڕێمەڵی باوەش دەکەمەوە ئەمەن هەڵبژەیی بوو باوەش باجێکم باجێکم ئەمە هەڵبژین باش تعرفێکمان لە بەی ناکرد باش ئیتر بوو بە نسیب تۆ خۆت بینیت پێشەوەی کە بیخوازی بەڵێ بینی بووم بینیت یعنی ساڵی بەڵام بەدەمنا بە قسەنا هەر بەڕوو بینی بووم چۆن ڕێگەیان پیاوی بیبینی کاری لە بینمان هەمشوە بوو لە بینمانە باش هەمشوە بوو وانە هاتم ماڵی ئەمە ماچوو ماڵی ئەوان ینی تێکڵاویتان هەبوو سابقا باشە کێ پێی وت کە ئێمە ئەمانەی بخوازیین بۆ سەلاحی حەمەی زەینەب وەڵا باچی باجیم چووەداوە یەکسەر رازی بوو وەڵی تر چونکە یان ناسین تێکڵاوی سابقی لە پێشا هەبوو ئایلەکە من غەریب نەبوو پێیان یەکسەر خۆی وتی باشە بەخوا لەسەر شخصێتی عیلەکە ئەرە وەڵایتە خۆشی مافەخەتی کرد یەکسەر خۆ موافق بوو پێش ماڵەوە پێش کەسوکاری یەکسەر وتی باشە خۆ نازانم ئەوان نازانم باشە کەواتە ئەمە وێنەیەکی تری جەنابتە لەگەڵ بەخێخان ساڵی ئەمان 85 ئەمە کێ لەگەڵ ئەوە چرای کشمە لە بینە چراخانە کچی گەورم کچی گەورەتە ئێستا جارێ تاوا کردو لە سلێمانی ماڵی لە سلێمانیە دیارە شوشی کردو صاحبی دوو مناوە باش خوانیان بڕێ دێنە سەر تەواوی ماڵی ئێوە بەڵام وێنەیەک هەیە ئەم وێنێ ژنێکی بەسەر و بەست و ژنێکی ئاغر و ئەمە ئافتاوخانی خەسوومە باش بەگەنجی ئەمری خوای کرد ینی زمانێت تۆ بووی بە زاوایان ئەم نەمابوو نەمابوو ئەم ساڵی هەفتای ئەمری خوای کرد ینی کێشەی ئەوە نەبوو کە تۆ خەسوو بۆ ڕەتێنێ لە ساڵی هەفتای ئەم ئەمری خوای کردو من لە شەژم مێناوە ڕاستە ئافرەتی قورئان خوێن و سەر بەرماڵ کە ئەمری خوای کردووە لای لە هەڵبجە بۆی بەرۆژ من گریاون هەموو هەڵبجەکان جوان لە ئەمری 37 ساڵی وەر ساڵی ئەمری خوای جەنابیش لەژێ کاریگەری لەو تەمەنا ئافرەت وەختی شوێتی ئەمری خوای کردو فەقیرە ڕاستە تۆش دەژێ کاریگەری با بڵێن ئەو خەڵکەی کە بینیوێتی تۆش ئەو لە هەڵبجە بۆی گریاون کە بردووە باشە ئەی ئەمانەی شوێن کاکسەرا ئەمە خەزورمە ئەمە خێزانمە باش ئەمە خەزورمە ئەو باجیمە ئەوە هەتاوخانی ژوخوشمە خوشی گەوری ماڵەومانە باش هەندێک وێنەی تر هەیە بەڕاستی من ئەمەوێ بزانم ئەم شەش خوشکە بەڕێزە چیان ئەمانە چیان وەڵڵای ئەمە پێنجیان خوشکن پێنجیان خوشکن ژن خوش من خوشی ماڵەوانێ ئەمەش کچی ژن خوشێکمە پێنج خوشکە و یەکیشان کچی ئەوانەوە ئەمە دیارەوە یەک خوشیشان لە لەندەنە ئەمەی جلمۆرەکەی ئەم سەریان خێزانتە بەهرەخانە باش من ئەمەوێ بزانم ئەم وێنەیە چیە تۆ لە دەرەوەی ئەمە پۆلۆنیا ساڵی 79 باش شاری کراکۆفە باش بەڵێ پۆلۆنیا چی دیارە لەناو ئەم وێنەیە چی شتێکی زۆر بۆ لێرا ڕسمت گرتووە سەحەیەکی فراوان بوو کۆتروشی تیا بوو سەحەی وەکو سەحەی احتیفالات باشە ئەو بینایە هیچ مێژوویەکی هەیە وا تۆ ئەو بینایە مەحرەقەکە بوو هیچ جوولەکان وەختی خۆی کەتیانە سووتان هەموو عوتڵان و سەری عوتڵەکانە هاتن مومیان داگیسان پرسیارم کرد ئەمە چییە کاکە ئێوە ئەم مۆمەداگیسن وتی من مەحرەقەکەی کە جوولەکانی تیاسووتان شوێنی هۆڵۆکۆستەکەیە بەڵێ اینجا ئەو شارەش شوێنی ئەوەیە پاسی پۆڵنیتا دروستەکرا ئەو پاسپۆرتێکەش دیارە پاسێکی شینیش دیارە یعنی شوێنی پاسی پۆڵۆنی دروستەکرا بەڵێ لەو شارە ساڵی 70 ئیشێکی باشیان نەکردو پاسی پۆڵۆنی زۆر باش نەبوو بۆختی خۆی باش بوو ئەم شوێنە 2/8/82 ئەمە کوێ ئەمە سیوی دەستۆکۆڵم باش ئەوە مامۆستان بوو تۆ لێ پەناهەندە بووی پەناهەندە بووم 1 ساڵ دەستۆکۆڵم بوو باش ئەوە داوەتێکی یاپراخم بۆ کردن باش کێلی نایاپراخ خۆم لێ نا بە حکمەوەی کە تۆش ئیشی مەطعەمکەم خۆم منجەڵی یاپراخی گەورم لێنا 16 حەبە کەسمە داوەت کرد لە تەلەبەکان بە گەڵامی وا بە سەڵق نا بە سەڵق گەڵامی نەبوو ئەوە من لەگەڵ مامۆستاکەمە مامۆستاکارینی ناوە قسەی بۆوەکەم فێری سویدی بووم لە 8 مانگە لە ساڵێکا فێر بووم خۆم ئەو 8 مانگ بوو لێ بووم فێری مستەڵەکان بووم قسە بەکردی یعنی ئمە داوەتی یاپراخ بۆ مامۆستاکەتێک بۆ مامۆستاکەم کردووە باشە
ئەمە چییە تۆ لێرە لە سنووری ئوردون و عێراق ساڵی هەفتە ئەمە ئەسکەرم بە بیجامەوە بەبیج ئەخ من لە بەڵام زوباد بووم ئیلاقم بە سریەوە نەبوو بۆ لە مەتام زوبات بی چونکە تەباغ بوو یعنی لە بەهوو بووی لە بەهوم باش. لە بەهوی زوباد بووم باش. مەطعم زوباد بۆم هەبوو حتا بێری لەسەر نەکەم بەڵێ وایە مفەرڕع بوو کالە لە پێکەی لە خێمەکەشە ئەوە چووە کتێبات مادەر و بە بیجام و بەشتە و زانتەکان قسەیان ناکە بۆ تۆ مەسموح بۆ مەسموع وڵێ باش ئەمە چی ئەوە مختبەری معمەری شەکرەکەیە ساڵی هەفتا و دووە باش بەڵێ ئەو ئێستا لە حیاتە نمەوە ئەمەیان حاجی واحیدە ئێستا لە سەرچنادانیشێت باش. ڕفێقمە ئەو مختبەری کۆفی ئیسپانیە یعنی تۆ مختبەری ئینشاءات یعنی ئەمە پێش ئەوەیە کە تۆ دابمەزرەی لە شارەوانی زۆر پێشەوەیە پێشەوەیە چکە تۆ هەفتا و چوار دامەزراوی ئەمە هەفتا و دووە بەڵێ هەفتا و دووە ئێتر تۆ لەو کۆمپانیای ئیشەکەی ئێوە چی بوو فەحسی مکعبات بوو فەحسی موادی ئینشایی بوو بەڵێ موادی لم و چەو لم و مکعباتیش بەڵێ. هیچی وەنتۆ باش باش وێنەیەکی تر هەیە زۆر زۆر جوانە حەزەکەم بینەران ئەم شوێنەی شوێەوە ئەم ئەمە دوو بەغای قسر ڕیحابە باش قەسر ڕیحابە قەسی ڕەحابمان بۆ بینەران بۆ ڕوون کەرەوە قەسر ڕیحاب قەسی مەلیشی بوو باش. بیلاتی مەلیشی وای. بەڵێ ساڵی 58 لە ئەنقلابەکەیە باوکم لەبەر ئەوەی انتیبای بۆ حیزبی شیوعی هەبوو دڵی زۆر بە شۆڕشەکە خۆش بوو وای. وەکو پێم وتی بوو مەقاومەی شعبیش ڕاستە وایە لەبەر ئەوە قەراریە سەفرێکمان بۆ ساسا بۆ بەغاممان بە باش بە بۆنی ئەوەی کەوا 6 مانگیش ئەو قسرە کراوە بوو خەڵک دەچوو بۆ سەیری بۆ ڕستم بەڵێ بۆ ڕسمگرتن شاید بین کە بە ڕەفاهەتی مەلیکی بکەوێت لە چ سەڵتەنێکان ژیاون اینجا فەلاحی برام لەم ڕسمەیە ئەمە حەوزە باش عیب لەمێ میزی تیا کرد عەلیفێک هات هەورامی بوو لە سیرەکەی ڕیز مستەفا بوو بەڵێ وتی خوا و خوایەیە دووسێ مەنگلەوە پێشی ئێوەرا توقنی ئەم خەسرە بکەوێ ئێستا مناڵێکی کورد ڕاستە ئێتر ڕۆژگار وایە ئەوە شەفیقەی سی عەلیە لەگەڵیا ئامۆزای سبەی معروف شەفیقەی سی عەلی سەر لە حیاتە ماوە لە قەسری ڕەحاب ڕستمیان گرتووە بۆ شەفیقەی سی عەلی ئامۆزای سبەی معروف ئەم وێنەیەش وێنەیەکی جوانەی جەنابتە ئەوە هی ساڵی 1970ە ئەو بلوسەم لای عوسمان کەژاڵ کڕی بە 3 دینار ئیتر کوڕێنی چاکە پێوە کردو چکە بلوسێکی مۆدێرنە بۆ کاتە مۆدێرم و ئەوەش لە ستودیۆ عومەر گرتوومە لێرە ئیتر تەقریبەن تۆ کەوتیتە ئەوەی تۆزێ بخەوی ینی ئیسراحەت بکەی ئیتر تۆزێگەوە نییە لە مناڵیە زۆر حەزلەوە بۆ ئیسراحەت بکەینی بوار نەبووە لێرە شەهر ئێستاش ڕائەکەم بە دوای ئیسراحەتە دەسم ناکەوێت ئێستاش نییە ئێستاش نییە دەستا قاش و دەستی خۆمنان پێیاکەم ڕاستە فەرمی ئەمەش هەر وێنەیەشی زۆر جوانە ئەمە چی ئەمێنێ ئەوە حەفلەیەکە پشکۆلە ماڵە هینی نۆزاتی مەزەمیدە بەڵێ ئەمە عالیەخانە کچی تەیب بەقاڵ ئەمریکای کرد بەشکی کاکە حەمە ئەو لە من مەڵاڵ کاک ئاسۆ کاگاراسی ڕەحمەتی ئەوانە حەمەی تەیب بوو ئەوە عالیەخانە ئەمریکای کردووە لە حیاتە نەماوە لە ماڵێکی پشکۆلەی بە سوتفەک لە بەردەمی جواب بۆکە بە ڕاستە فەرمی کاکە ئەمە چییە؟ ئەمە مەطعم جمهور الحەدیث شوێنی کامخانەکەی ئێستامانە باش کە کردومانە مەطعم ئەو مەطعمە مەطعمەکەی بۆ مەشوێنی کامخانەکەی ئێستا شێوانەی چێن لەگەڵتا ئەوە ستاتی شاگرد بن شاگرد کامیان جەنابتی ئەوەی سەردەقیلەکە سەردەقی ئەوەی تەنیشتێکیە ئەوە تەباخمان بوو ناوی کاگاواتە کراس ڕەشەکە با بڵێ ساڵی 1970 هەر شوێنەکەی ئێستا باش باشە کاکە من ئەمەیە پرسیارێکی کە بکەم وێنەیەک هەیە زۆر جوانە بەلامەوە ئەمێنەیە ئەمە مەمسەعیشە بفرۆشە باش ئەمە تەحسینی ساڵابەگە باش ئەمە نیهادە ئەمە تەحسینی ساڵابەگە یەکەمیان کاواتە کاگنیهات ئەمەی دووەمیانە باڵێ بە ڕەحمەت سێهەم نووسراوە لە پشتەوانەیە خۆی لە من گەورتە نانیاسم ئەوەی چوارەمیان کە گەنجەکە مناڵەکەی حاکم سەباحە کراسپیەکەی دەستی خستەکەی بەڕێز حاکم سەباحە لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ نێرین ئەم وێنێژ ئەو ساڵی کە تیاجیراوە ساڵی 1964 طبعاً تۆ ئەم پیاوە شەربەچی و بینیوە ئەم پیاوە شەربەچەم بینیوە سوراحێکی بەدەستەوە و کەمەربەنگی ئەبەست 6 پەرداخ کەمەربەندەکە شوێنی پەرداخ بەڵێ شوێنی پەرداخیان ئاهات بەرداخی
دەبڵ هەمۆسا ئێستا لەو پەرداخە نەماوە کاگاسۆ نییە لەو زۆرە پەرداخەنەوە ئەو نە دەبڵ بە دەفلس خەڵک بە سەمونۆی خوارد بەنانی ئاشۆی خوارد ژەم نانی تێری خوارد یان بەیانیان خەڵکی کیبار دەفلس زۆر بوو چی پێی بوو دەفلس سەربەتێکیە کرد هەموو کەسی پێی نەبوو بیخوا بەڵام ئێستا خەڵک بە نانێک و شەربەتێک ڕازی نابێت بۆیە هەموو ژیانمان نەخۆشیە بۆیە چاوریمان بەرزە بۆیە ئەیوت کەلە تەزیێنە و خەمڕەوێنە کەلە تەزیێنە و خەمڕەوێن باشە ئەم پیاوە لە ئەلبومی جەنابتە وێنەی دکتۆر فارس لە رووسیا ئەمە ڕەفیقی باوکم بوو خۆشەویستی باوکم بوو ڕەفیقان نێزال و حیزبی شیوعی بوون بەیەکەوانێ نەخۆش کەوت لە چاخ بە هەموو تەمەنی خۆی ئەم پیاوە 6 مانگ لە ماڵ و ماڵی خۆیان نەخۆتووە لە حیاتیان معاش پێناوی تێکۆشان مزەمید بوو خۆی بەڵام بۆ 6 مانگ وەزیفەی نەبینیوە خاوەنی نێزارێکی زۆر گەورەیە ئەم پیاوە من خۆشکە بریان بە رووسیا لە رووسیا ئەمەلیان لێ بڕیوتیان نامێنێت ئەم پیاوە وتی ئەگەر ڕێم من بمبنەوە بۆ کوردستان بمنێشن سەدام حوسێن وتی هەموو حیاتی ئەمە ڕاوڕاوێنی بە حیزبی بەعس کردەوە من ڕێ بم بێتەوانێ ئەم ناتوانێ وتی ئەگەر نەیانێشت بمبەرە بۆ کوردستان بمبەرم بۆ مەقبەرەی شۆدای بێوە بمنێشن لەسەر وەستیتی خۆی بردیان بۆ مەقبەرەی شۆدای بێرود داشتیان 21 تۆپیان بۆ تەقان لە رووسیا لە پێناوی ئەو تێکۆشانی کە هەی بووە 21 تۆپیان بۆ تەقان ڕۆنی ئێستا لە مەقبەرەی شۆدای بێروتە وێنەی جوان هەن ئەمەوێ بزانم ئەم پاسکی سوارانە بۆچی لەوێ ئەلبومی جەنابت هەیە ئەمە کەوتە دلام زۆر هەمووشان ڕەفیق من بەڵام خۆتی تیانیت خۆمی تیانی ئەو مامۆستایەکیە ئەو عەززەفەنیە باشە عەززەفەنیە باش ئەوانی کە برادر جەلالی جەمەل خەفی تیایی ناسم برادەرما عزەتە سووری تایە بەهادینی تایە ئەو سیان تیان ناسم ئەمە ئیتر یاریکی ڕسمی بوو بابڕێ هەموو ساڵی استیعرازەکرا لە ڕاکردن لە پاسکی سواریە لە هینەوانێ لە تاسوزوو بۆ سلەیمانی لە سەچناو بۆ سلەیمانی باشە ئەمانی چێن کاکە ئەو هەر سواریان مصری بوون یەکیان ئەمە جەمالینەوە میسری 7 ساڵان مایەوانی باش ئەوە 5 ساڵان مایەوانێ باش بەڵێ لە مەطعمەکەمە ستافی مەطعمەکەم بوون سوار کرێکاری مصری بوون یعنی ئەو 9 ساڵ لای تۆ ئیداریان 7 ساڵان مایەوانێ کاک سەڵاح ئەمانە زووش فێری کوردی ئەبوون وەکو عەرەبی عێراقی نەبوون فێری کوردی بوون کوردێکی باشیش زۆر کوردی فەرقی پێ ناکەن ئەو نوکتەیەکی خۆشە جارێکیان لەگەڵ میسرێکە قسەمانە گوتم تۆ چۆن فێری ئەم کوردیە باشە بووی وتی کاکە ئێمە زەرورە فێر ببین چکە ئێمە لێرە ئیشەکەین و کاسبیەکەین و بێ لەوەش میلەتەکەمان باش بوو لەگەڵیانە کاکە دەمینا بە گوێچکەمە وتی منیش ئەزانم بە سەدام بڵێم حەمەتاڵ ئەوە نەبوو ئێمە لە بینی خۆمانە نەمانوێرا بڵین سەدام ئەمان و حەمەتاڵ وتی منیش بە سەدام ئەڵێم حەمەتاڵ بێژگە لەوەی کە این بوون خۆشەویستیان و میلەتەکان بوون خۆشیان خۆمان باش بوون لەگەڵیانە خەیرمانەکەدن نادەکانە خەیریان نەگیرا لە مەطعمەکانە خەیریان نەگیرا بەڵێ ئەم قەشەیە ئەو قەشە یوسفەریە منازل تێکۆشەر بەڵێ کاک سەڵاح ماوە قەشە یوسف نا ئەمری خوای کردووە وازام کۆتایی ژیانی لێرە نەبوو چونکە ئەم پیاوە کە وەختی هین بووە پێشمەرگە ئیختیفای کردووە یان ئەسکەری فیرار هەبووە یان پێشمەرگە بووە لە کنیسەکە شادۆتێوانێ بەڵێ کنیسەی گەورە کەسێکە لە ناو تێکۆشانە بەشدار بووە من ئەوازانم کاکە ئەمە چییە ئەم وێنەیە ئەوە حەمامی قشڵەکەیە من حەمامی قشڵم تێک نییە توونەکەیم تێگا باش توونەکەی مابوو حەمامی قشڵم وەڵا حەزەکەم توونەکەش دەستی توێتیانە بێت چونکە بەڕاستی بەخوا توونەکەم تێگا 200 دڵم لێ فڕیا بەڵام حەمامی قشڵم تێک نییە حەمامی قشڵم من نەبوو باشە تۆ بۆ بینەرانی مەطعم ڕەنجی تۆ بینەران بە ئەوە بزانن حەمامی قشڵە لەکوێ بوو حەمامی قشڵە لە شووی دەبەکەی ئێستا بوو باشە ڕووکاری دەرەوانێ بە بەرزیەوە بوو بە چل قادر مەسەرەکەوتیت زۆر بە بەرزیەوە بوو خۆی حەمامە بە بەرزیەوە بێت لە با بڵێن شوێنەکەی گرد بوو بەڵێ گرد بوو کاک سەڵاح ئەمە حاجی خەلیلی حاجی سۆفی خەلیل باش زاوامە ناوچیە گرتە و بەرامبەر وهابی ماسرۆژ خۆ قەت ناوکە کەوتۆ بچی بۆ لای بەگەنجی ناوکمەکەوت دەڕۆڵا من ئێسش لە نهێنی ئەوە تێنەگەشتم یەکێگان و ناوکی کەوتویان برد ڕاست و چەپێکیان پێیە کرد بەڵێ ڕاست ئێتر خۆ کاسبێکیش بۆ ئەم وەنیە بە 50 دەکەس ناوی کردایە بەڵێ وایە باشە ئەم وێنەیە شێ کاک وڵی مجموعەی ڕەفیقنەمە
لە پشتەکەی مناڵی شارنی تر ساڵی 58 بەڵێ لە پشتەکەی نووسراوە بەڵێ ڕاستە بەڵامتیانی بەڵام یەکشت سەرنجی من ڕاکێشە زۆربیان ستارخانیان لەبەرایە ئەو وەختە یان ستارخانی و یان براخانی و یان براخانی بەڵام پێم خۆشە لە ساڵی 50 بەڵام بەنسبەت ئەو کاتۆم جلێکی جوان و ڕاقی و گرانی بەها بووە کاکە ئاسۆ ئێمە کە جلی کریان بە پانتۆڵ زۆربەی تە لە بەوازی لە مەکتەب هێنا لە پانتۆ پیان شەرم ڕاستە ڕاستە ئەم پیاوە پیرە نورانی ئەوە مەتەفیقی جگەرچی ئەوە خستری کوڕەتی دەسیتە گرت گیراوە خزمایەتیتان هەیە مامی دایکمە مامی دایک مێردی ئامۆژە شۆکت کە پیشانە بەڵێ پیاوێکی نورانیە ڕەحمەت لە گۆڕی وێنی جوان هەن بەڕاستی بەڵام با هەندێک شت هەیە باسیکەین کاکە پێشەوەی کە بەرنامەکە کۆتایی پێبێ هەندێک وێنی جوان هەن نهێنیەکێ لە ماڵی ئێوەیە نهێنی بوونی دوانە چییە لە ماڵی ئێوە دوانەیە دایکم دوانەی بووە دایکە دوانەی بووە خۆم دوانم بووە کچەکەشم دوانەی بووە ئەمە ئیتر ماوەتە بە ئیر زۆمان باش ئەمانێکی ئەمە کاڵی بۆکانە ئەمە دووەم و سێم مناڵتن چراخان یەکەم بەڵێ ئەمانش بەسکیڵی بۆکانن بێشکیان باشە ناڕەحەت بوو پەروەردەکردنی دوو مناڵ وەڵی بۆ دایکیان زۆر عەزاوی بەدیارە و چێشتووە بە تایبەتی من قەرزاری دایکیانم کە لەو مەسافەیە من کاسفی مەکرد بکو بمتی لە سوید هاتموانی هیلال وەسعم باش نەبوو بەیانیان سەعات 4 ئەچوون بۆ مەطعەم تا نیوێشەوە ئیشمە کرد لەو وەختە ئەم دوو بێشکەی ڕاژەنووە زۆربەی شەو نەخەوت بە دیاریانەوانێ دوو بێشکەی ڕاژەنووە ئەشمیلا من قەرزاری دایکیانم دەواش هەڵبەتە ئەمان زیاتر قەرزاری دایکیانە وەڵی ئەمە مناڵ بوون من قەرزاری دایکیانم ئەوەیەکم لەگەڵ ئێستا ناڕەحەتە لە ماڵێکە دوانی دوو مەلەکە بۆ هەموو شتێک ناڕەحەتە بزە بدوایە بەڵام وێنەیەکی تر هەیە هەر پێم وابێ هی ئەوانە ئەم وێنێ ئەمە ئەوانن ئەوانن لەسەر پیکانەکەی خۆم کاڵێ بۆکانە باشە لەسەر چنارە ئەیەکی شێش لە دواوە دیارە ئەوە چرای کچمە ئەویش هەر کچە گەورەکەتە لە یەکە چنەم دوانە جنسەکانیان کوڕ و کوچ فەرقیان هەیە لە یەک ناچێت دوو کچ لە یەکە ساڵی چەند لەدایک بوون ئەم دوانەیە ئەو دوانە هەشتا و هەشت لە ماڵی ئێوە دایکە دوانی بووە کێ و کێ بوون دوانەکەی دایک و تانیا و لەیلا تانیان ئەمری خوای کە لەیلان ماوە بەڵێ خۆشت بوو خۆشم دوانم بووە کچەکەشم دوانەی هەیە ئەمانیشە ئەو حەفیدەکان من دوو کوڕن بە زیباری هی کاڵێجیانی کچمە بەڵێ خوانیان بڵێ ئەوە لەوان گیراوە بەڵام ئەم دوانە بەڵام زۆر لێگەچ دوو جنس لە بەڵێ ڕاستەکە کەواتە ئەم قژ زەردە خژلولەیان دایکی دوانەکەی ئەوە دایکی دوانەکە ئەمە کاڵێجیان لەگەڵ کوڕەکەیە جەمکەکەن دوانەکەن وانە ئەوە کوڕەکەمە لەگەڵ ئەم خوشکەیە جەمکەکەن ئەوەی ئەم لاشیان خوشکە گەورەکەیانە چراخانە ئەمەش هەر لێرەوە دوانەکەن بەڵێ لەگەڵ بەرهەمی زاوە دکتۆر بەرهەمی زاوات ئەوەش دایکیانە زاواش ناڵم زاوە ئەڵم کوڕ وایە ڕاست بەڵام مستەڵحەکە وایە بێ بڵێیت زاوام خۆ نابێ بڵێ کوڕ خۆم لە ناخی خۆمە کوڕ من جاخۆ بە ئینگلیزیش ئەگەر با بڵێن تەرجەمەیەکی ئەبێتە کوڕ بە پێی یاسا سەنین لەو من هەر ئەڵێم بە زاوان ئەڵم کوڕەکانم ئەمەش هەر ئەوە کاکە میرانی زاوا کوڕمە لەگەڵ چراخان و میناخانی کچیان باشە خوانیان بڕێ خۆش بیا خوانیان بڕێ ئەم وێنەیە نازانم تۆ بۆ ئەوە زۆر حەزی کرد ئەم وێنەیە پیشان بدرێ وڵی ئەوە سەلامی برایمی تایە و خەندەخانی تایە باش براشنم خەندەیە وڵی کاک سەلامی ناوە برا ئەو سەلامی برامە وڵی کاک سەلام من لێرەوە شایەتیم کە زۆر بە کەف و کوڵ حەز دەکرد ئەم وێنەیە پیشان بدرێ وتی زۆرم خۆشەوێ 3 ساڵ و 6 مانگ بۆ دایکم ئەمری خوای کردووەمە لەبەر ئەو مەحەبەتم زۆر هەیە لەگەڵ بۆکو بڵێ خۆ بەخێوە کردووە خۆ بەخێوم کردووە وڵا خۆم بەخێوم کردووە 3 ساڵ و 6 مانگ بوون حەنانی دایکی نەدیۆ بۆیە خۆشمەوێت ڕاست ئیتر لێرەوە بەڕاستی لقوپۆ زیاتر ئەهاوێ و خەڵکەکان زیاتر ئەبن و ئەمەش ئەوە شاریوانە لای جامیعەکەی بەرهەمی زاوام ماستەرە خوێنە لەوان
ئەوە قەراقی دەریاچەی وانە ینی چوون بۆ لایەن ئێمە چوون بۆ لایەن بڵێ ئیساڵ چوون بۆ لایەن باش ئەی ئەمانە شوێن ئەمە کچەکان و ئەحفادەکانیانن باشە مناڵەکانیان بە خێزانی ماڵی شەومان ماڵێ ئەمە کوێیە شوێنەکە ئەوە سیتەکە باخی خۆمە بەس ئەمە لە ماڵی ئەوەی چیتیان نوقسانە بۆکان بۆکانی تیانە ئەمە بۆکانتان لەگەڵایە نە بۆکانی تیانی ئەتەسم لەو بەرە وێنەکە بگرێ بەخوا نازانم بەخوای وەنیە نازانم لەچۆ بۆ لە وەختە بۆکانیشی بەڵێ ئەبێ بۆکانیشی تیا باشە ئەمە چی ئەم هەموو خاڵخاڵۆکەیە لە دەورتان چییە مۆزوع ئەمە عیدی میلادە عیدی میلادی نەکەنە دوو تۆمەکەیە دوو کوڕەکە عید میلادەکانیانە بەڵێ هەردووچە ئەم وێنەی کوێیە کاک ئەو سیتەکە لە سیتە گرتوتانە خوا بیان هێڵێ زۆرم پێخۆشە کە ئاوا ئەمە ژوێنەیەکی ترە ئەمە چراخانی شتە کچەکەورەکە فەرقی بینی چراخان و دوانەکە 3 ساڵیان بینی خۆمان بخۆ کەسیان لێرە نین کامیانێ زۆر خۆشەیە فەرقی نییە نەبەخوا جارێک لە هەر شوێنێکەوە لی بکەیتەوە ئێشی خۆی هەیە ئیشاءڵڵا با بڵێن تویان بۆ بێڵێ دایکیان بۆ بێڵێ ئەمەش وێنەیەکی گەنجێتیە ئەو شیراتونی بەغایە شە لە عەسەلەکەمانە لە شیراتۆن 14 6 ساڵی 1984 بەڵێ قوربان لەگەڵ دایکی ئەو سێ مناڵە خوانیان بڕێ ئەمە شێ ئەم پاشاکەسانە کاکەسان باش کسەزامە باشە ئەمە یەکەمنەوەی یەکەمنەوەی تۆ ئەمەیانە کەواتەمە سوڵتانی ماڵە سوڵتانی ماڵە ئێستا لێرەیە باشە کاک سەلاح من یەک پرسیارێکم هەچەنە من بەڕاستی بەرنامەکەم ئەوەی نەماوە مناڵ خۆشەویستە ینی زۆریش خۆشەویستە زۆر یعنی با بڵین ئەمە دیارەکە خوا ئەیا بە ئینسان لە پیریە بۆی نەفەس تازە بێتەوەنی ڕاستەکەی بۆی نەفەس تازە بێتەوە ئێستا بەهناسی ئەوانە ڕوون بڕێەوە بەڵە ڕاستە فەرمی کە ئێمە ماڵەوانێ مناڵەکانیان لە ماڵەوە بنووی کچێکم هات لەگەڵ مناڵەکانە و ئازانم تازە بمەتەوە ڕاستەکەی ئێمە هیلاکمان کردی بەرنامەکەمە ئالێرا کۆتایی دێ پێش ئەوەی بڕوێن حەزەکەم ئەم وێنێکیە ئەوە خۆمم لەوان گرتو ئێمە ئەمەد بووەکەین بە دواوێنە لەم بەرنمەیە شاڵە داهاتوو بەختەوەرە بێ لە بەختەوەریە وێنەی زۆرەگری پێشەوەی من ئێرەش بەجێ بێڵم بەیەکی شەوە وێنەیەکەگرین بۆ ئەوەی وێنەکانی ئێمەش ببێ لە داهاتووە بە وێنەکانی دوێنێ جاریش کە بە خەراتە دەکەم و جاریش کە سپاس دەکەم زۆر سپاس دەکەم سپاسی بەرنامەکەتانەکەم ئێوە نەفەسی تازەتان کەوت بەری ئێمە زیوتان کردینەوەوانی زۆر خۆشەویست خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ